بنەماڵە و عشیرەت و قەبیلەمان تێپەڕانەوە بەرەو سنوورێکی زۆر فراوانتر کە پێوترێنێتەوەی کورد. هەر بۆیە هیچ کەسێک لە ئێمە لە قەبی عشیرەتمان هەڵ نەگرتووە. هەموو یەکێک لە ئێمەمانتوانی لە قەبی بنەماڵەکی خۆمان یا لە قەبی ئەو عشیرەتی کە لە بنج و بناوانە هەمان بووە هەڵی بگرین وەکو بازێک کەس کە ئێستا بە لە قەبی عشیرەتێکی خۆی شانازی دەکات. ئێمە لە ناوچەگەریشان لە گوند تێپەڕین بۆ شار، لە شاریشەوە تێپەڕین بۆ سنوورێکی فراوانتر کە پێوترێ نیشتیمان کە ئەویش کوردستانە. ئێمە خۆمان بە کوردستانی زانین، نەک خۆمان بە ناوچەگەر نازانین. کەسانێک کە گلەی لە ئێماکەن لەسەر ناوچەگەری با بڕۆن گلەی لەو کەسانە بکەن کە تاوەکو ئێستا بە ناوی دێشی بچووکەوە یاخود بە ناوی شارێکەوە لە قەبەکانیان ئەوەی شانازی بەوە واکەن. ئێمە نەک هەر تەجاوزی بنەماڵە و قەبیلە و عشیرەتمان کردو بۆ نەتەوەی کورد، بۆ سنووری نەتەوایەتی کورد، و نەک هەر تەجاوزی گوند و شارۆچکە و شارمان کردووە بۆ نیشتیمانێکی گەورە کە ناوی کوردستانە، تەجاوزی خلافات و نزاعاتی داخلی حزبیشمان کردووە. ئێمە ئێستا بە هیچ جۆرێک تەرەفێک نین لە ناکۆشەکانی ناو هیچ کام لە حیزبەکانی کوردستانی عێراقا، بەڵکو ئەو ململانەیە کە ئێمە هەمانە لەگەڵ تێگرایی سیستەمی سیاسیە لە کوردستانی عێراقا. بە معنایەکی تر ئێمە لە سنووری ناوچەگەری و ئەوانە دەرچوونێتە دەرەوە، ئێمە چوونەتە ناو سنوورێکەوە کە ناوی نەتەوە و نیشتیمانە، ناوی نەتەوەی کورد و نیشتیمانی کوردستانە، چوونەتە ناو سنوورێکەوە کە ناوی هەرێمی کوردستانە، لەناو ئەوە ئێمە ململانەیەکەین. بەڵێ ئەگەر ئەمە بیری بۆچوونی ئێوەیە کەواتە بۆ ئەوەندە بە ناوچەگەرێتی تۆمەتبارەکرێن. بەڵێ ئەوە بەشێکە لە فەلسفەی سیاسی حکوم. ئێمە باورمان بەوە نییە کە هەموو دەسەڵاتەکان کۆبکرێتەوە لە دەستی ئەنجومەنی وەزیرانە لە دەستی چەند کەسێکە. ئێمە باورمان بەوە نییە کە هەموو یەکە ئیداریەکانی سەرتاسەری کوردستان چاوەڕوانی دەستی چەند کەسێک بندە هەولێر. ئێمە لە ئەنگری لە بەڕێوەبردنە دوو جۆرە بەڕێوەبردنەیە. بەڕێوەبردنێکی پێوترێ بەڕێوەبردننی ئەستونی هەرێ عەموودی، بەڕێوەبردنێکی پێوترێ بەڕێوەبردننی ئاسۆیی، واتە بەڕێوەبردننی ئەوەی کە پێوترێ ئیدارەی ئوفقی. لە ئیدارەی عەموودیە هەموو دەسەڵاتەکان بە ئیتیجاهی مرکزیە دەڕوا، بە ئیتیجاهی ناوەندێتیە ڕوات. یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک لە سلەیمانی لە قوتابخانەیەکی سەرەتاییە، وەختی خۆی قوتابخانە سەرەتاییەکان بیناکانی کە دروست کراوە، هەندێک بینا دروست کراوە بۆ قوتابخانەی کوڕان و هەندێکی دروست کراوە بۆ قوتابخانەی کچان. ئێستا تێکەڵاون. زۆری قوتابخانەکان چەند دەوامێکی تایە، هەندێکی دەوامی کچانە و هەندێکی دەوامی کوڕانە، هەندێکی تریشی چەند دەوامێکی تایە، دەوامێکی کوڕانی و دەوامێکی کچانەیە یاخود تێکەڵاوە. ئەگەر ما بەڕێوەبەری گشتی شوێنێک، بەڕێوەبەری قوتابخانەیەک ویستی تەوالێتێکی کچانەیە کوڕانە دروست کە ئەبێ بنووسێ بۆ بەڕێوەبەری گشتی محافەزەکەی خۆی و لێەوە بچێ بۆ ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیرانیش بڕوا بۆ چەند شوێنێکی تر تا موافقەتی لەسەرەکرێت. ئەمە نمونەیەکی زۆر سادەی بەڕێوەبردنی ئیدارەی عەموودیە لە وڵاتە کە هەموو دەسەڵاتەکان سامان و دەسەڵات دابشکردنی سامان و دابشکردنی دەسەڵات لە دەستی چەند کەسێکی کەمان هەیە لە دەستی یەکێکا کۆبێتەوە. بە پێچەوانەی ئەمەوە ئیدارەی ئاسۆی ئیداری ئوفوقی یاخود ئەوەی کە پێوترێ ئاسۆیی دابشکردنی دەسەڵات و سامانە بەسەر محافەزەکانە. ئێمە لە کۆنەوە لایەنگری ئەوە بووین کە محافەزەکانی کوردستان، سلەیمانی، دهۆک، هەولێر هەمویان ئەمانە چەندین دەسەڵاتی قانونی و ئیداری و مالیان هەبێ بۆی بتوانن ئیشەکانی خوان بە شکلێکی لامەرکەزی بەڕێوەبەرن. و ئەوەی کە باسم کردەوە پەیوەندی بە فەلسفەی حکومڕانیەوە، فەلسفەی مەرکەزی، فەلسفەی لامەرکەزی. ئێمە لە ئەنگری ئەوەین کە ئێمە پەرلەمانێکمان هەبێت قانون و تەشریعات بۆ سەرتاسەری کوردستانی عێراق دابنێ و هەموو نقطەکانی کوردستانی عێراق هەر لە زاخۆ هەتا کفری مەجبور بوون کە ئەو قانونانە جێبەجێ بکەن. لە ئەنگری ئەوەین کە ئەنجومەنێکی وەزیرانمان هەبێت تەختیتی اقتصادی، سیاسی، ئیجتیماعی، سەقافی لەسەر ئاستی هەموو کوردستانی عێراق بکات. پلانی 5 ساڵە و 10 ساڵە و 15 ساڵە دابنێ. لە هەمان کاتە ئەنجومەنی وەزیران ئەو جهەتە بێت کە پەیوەندی لە بینی هەرێم و لە بینی مەرکەزا ڕێگەخات، لە بینی هەرێم و وڵاتانی تری دنیا ڕێگەخات. بەڵام ئێمە لایەنگری ئەوە نین کە هەموو دەسەڵاتەکان لە مەجلیسی محافەزەکان و لە قایمقامیەت و لە مدیری ناحیە بسەندرێتەوە بدرێ بەوان. بۆیە پێمان ئەڵێن ئەمانە سلەیمان شێتیەکەن. بەڵێ من لایەنگری ئەوەم کە مەجلیسی محافەزەی سلەیمانی هەموو دەسەڵاتێکی هەبێت
بەڵام لە هەمان کاتا لە ئەنگلی وەشم مەجلیسی محافەزەی دهۆک مەجلیسی محافەزەی هەولێر ومێدم وایە لە پاشە ڕۆژە کەرکووکیش بێتە سەر هەرێمی کوردستان مەجلیسی محافەزەی کەرکووک ئەمانە دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی کارژێڕی دەسەڵاتی مالی کۆمەڵێک دەسەڵاتی وایە نەبێت کە لە سنووری شوێنەکەی خوانە بەڕێوەی برن و خەڵک وای لێ نەبێت بۆ هەموو شتێک محتاجی دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا وەزیرەکانی هەولێر بێت ئەوە بەشێکە لە فەلسفەی سیاسی علاقەی بە ناوچەگەریەوە نییە شێوەی بەڕێوەبردننی وڵاتە کاک نەوشیروان یەکێک لەو دیعاری تر کە بەرامبەر بە لیستی گۆڕانەکرێ ئەوەی ئەڵێ ئەگەر ئێوە دەسەڵات بگرنە دەست و هەڵبژاردنەکان بەرنەوە ئەو دەستگا و لەشکرە کارمەندەی کە حکومڕانی پێشوو یان باڵێنەوە دەسەڵاتی کە ئێستا لە حکومدایە کە باڵێن تەعینی کردن موچانێت ئێوە هەمیان دەرەکەن و موچەکانیان ئەبڕن بەڕای بەڕێز نەخشەی ئێوە بۆ ئەم کارمەند و دەستگایانە چییە؟ بێگومانەوە درۆیەکی شاخدارە کە ئەیکەن بۆ ئەوەی ئەو لەشکرە گەورەیە بکەنەوە بە گژمانە ئێمە نەک موچەی هیچ کەسێک نابڕێت بەڵکو ئێمە حتاوانەی کە موچەشیان نەبیرمان لەوە کردێتەوە کە جۆرێک لە دەرامەت جۆرێک لە سەرچاوی ژیانیان بۆ دابین کرێ مەسەن بە نمونە ژنی ماڵ کە ژمارەیەکی زۆر زۆرە لە کوردستانی عێراقا ئێمە لە ئەنگلی ئەوەین ژنی ماڵ لەمەولا حسابێکی بۆ بکرێت ئەو کاری کە لە ناو ماڵی کات کە بەخێوکردنی مناڵ و ئیدارەکردنی ناو ماڵەکەیەکی وەکو ئیشی کارمەندانی حکوومەت حسابی بۆ بکرێت و مقابل بەوە پارە وەربگرێت پاشە ڕۆژی مسۆگەر بێت ئێمە لە ئەنگلی ئەوەین کە زمانی ئیجتیماعی هەبێت ئێمە لە ئەنگلی ئەوەین کە بانقێکی تایبەتی هەبێت بۆ یارمەتیدانی گەنجەکان بۆی بتوانن ئەوانە ئۆتۆمبیل بکڕن ژن بێنن خانوو دروستکەن درێژە بە خوێنن بن پرۆژەی بچووک و ناوەنجی و گەورە دروستکەن ئێمە لە ئەنگلی ئەوەین کە ئاوەدانی بخرێتە دیهاتەکانەوە ئەوانەی کارێنەوە بۆ دیهاتەکان ئێمە باوەڕمان بەوە نییە بەتەنیا بەوەی کە جادەیەک بۆ کرداو بکەیت و مەکتەبێک و مزگەوتێک و بنکەیەکی تەندروستی بۆ بکەیتەوە ئەمە خزمەت گوزاری و خەڵگەچێتەوە بۆ ئێمە باوەڕمان بەوەی کە بێ چۆنایەتی ژیانی جوتیاری کورد بگۆڕێت بەرنامەکەی ئێمە دیارە دەوڵەمەند و فەقیر ئیسیفادەی لەکەن بەڵام بە نیسبەتی جیاواز ئەوەی کە زۆرترین ئیسیفادەی لێ بکات گەنجەکانە کە بەشی زۆری مجتەماعی ئێمەیە فەقیر و هەژاری لادێ و شارە لەگەڵ ژنی ناوماڵە کە ئەمە ئەکسەرەتی مجتەماعی کوردیە ئێمە بە هیچ جۆرێک لەم قۆناغا و دوای ئەم قۆناغەش دەستکاری هەندێک سیستەم هەیە نایکەین لەوانە سیستەمی موچە سیستەمی تەندروستی سیستەمی پەروەردە ئەو سیستەمانەی کە تا ئێستا دەقیان گرتووە بەبێ لێکۆڵینەوە بەبێ دیراسەکردنێکی قوڵ و بەبێ شارەزاییەکی ئەوەی کە بتوانین بەدیلێکی زۆر باشتری بۆ بدۆزینەوە دەستکاری ناکەین بە هیچ جۆرێک ئەوە ڕاست نییە کاک نەوشیروان دەنگۆیەوە هەیە ئەوان دیعایەوەکەن گوایە لیستی گۆڕان هیچ جۆرە عیلاقاتێکی دیبلۆماسی لەگەڵ هیچ وڵاتەکانی و پشتیوانیان ناکرێ و بەتایبەتی ئەمریکا یان بەریتانیا ئەمە تا چەند ڕاستە پەیوەندی دیبلۆماسی ئەوان هەیەن بێت هیچ هونەرێکی تیانە چونکم ئەوانە لە بەرزترین پلەی حکومڕانین لە عێراقیش و لە کوردستانیشە وعادەتەن دەوڵەتانی دنیا کە پەیوەندی دیبلۆماسی دروزەکات لەگەڵ کاربەدەستانی حکوومەتا دروستێکات ئەوانە پلەی زۆر بەرزیانەیە ینی بەندێکیان ڕێیس جمهوری عێراقن هەندێکیان سەرۆژی هەرێمی کوردستانن نایبین ڕئیسی وزەران وەزیری خارجیین بە تەبیعەتی حاڵە بێوانە پەیوەندی دیبلۆماسی فراوانیان هەبێت بەڵام لە هەمان کاتە ئێمەش وەکو لیستێک کە ئەمجارە هاتوونەتە مەیدانەوە پێشتریش وەکو دەستگایەکی ڕاگەیاندنی گەورە دۆستایەتی و پەیوەندی فراوانمان هەیە لەگەڵ زۆر دام و دەستگای بێگانە و ئەوانە سەردانمانەکەن ئێمە سەردانیانەکەین هەواڵمان بۆ نەرن هەواڵیان بۆ نێرین پەیوەندێکی باشمان هەیە پێش لەگەڵ ئەوانە و بۆ مەسەلەی هەڵبژاردنەش ئەوەنە ئێمە بیستمانێتەوە ئەوانە لەم هەڵبژاردنا بێلایەنە بن و لە دواییشە معاملە لەگەڵ ئەمری واقعاکەن لەگەڵ براوە معاملەکەن بەڵێ کاک نەوشیروان ئەمە پرسیاری ئەو بکەم باس لەوە کرێت کە یاخود باڵێن لەبارەی بەرنامەی لیستی گۆڕان و بەرنامەی جەنابەت لەبارەی گرنگیدان بە توێژی ژنان و یاخود باڵێن ڕەگەزی مێ باس لەوە کرێت کە کاک نەوشیروان مامەڵێکی تند و تیژانەی هەیە لەگەڵ ڕەگەزی مێ وەڵامی جەنابەت بۆ چی؟ بەڵێ من لەم شەوانە لە تەلەڤیزیۆنەوە پامێکی تایبەتیم هەبوو بۆ پرسی ژنان من ومێدم وایە زۆری ژنان گوێیان لێبوو بێت ئەوەش دیسانەوە هەرچێتە خانەی ئەو قسە بێ بنەمایانەوە کە ئەیکەمێنی بڕوا ناکەم پیاەک مەگەر نەخۆش بێژنا هەرگیز دژی ڕێگەزی بێ نابێتنی ئەوە کارینێکی ترە ئەو بەرنامەیەکە ئێمە هەشمانە بۆ ژنان پێم وایە بۆ یەکەمین جارە ئێمە لە دەرگای بازێ بابەتمان ناوە و
لە پەرلەمانی داهاتوە هەوڵەدەین هەمووی بکەین بە قانون